بۆکان خان سەرەتا دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئێستا ژنان لەکوێی ئەم کەمپەینەدان بۆ هەڵبژاردنەکانی داهاتوی عێراق؟ دیارە خۆتان نەزانن زۆربەی لایەنە سیاسیەکان لەناو هەرێمی کوردستان بە کۆمەڵێک کاندیدەوە بەشداری لە هەڵبژاردنەکانی نوێنەرانی عێراق دەکەن و هەر حزبێکی سیاسی 8 بۆ 9 ژنی کاندید کردووە بۆ ئەم هەڵبژاردنە. دیارە خۆتان نەزانن کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی پیاو سالاریا، کۆمەلگایەکە کە پابەندە بە مەسەلە کۆمەڵایەتیەکان، پابەندە بە مەسەلە دینیەکان، بۆیە ئەکرێت لەو ڕوانگەیەوە ژنان دووچاری کۆمەڵێک کێشە و ململانێ ببنەوە. ژنان لەم هەڵبژاردنە ئەتوانین بڵێن باشترین ڕۆڵیان هەبووە، ئەتوانین بڵێن باشترین دەوریان بینیوە لەوەی کە لەناو حزبەکانیانەوە دەرکەوتون و حزبەکانی خۆیان جوان کردووە. هەرچەندە من بە بڕوای من ژنان بۆ ئەوەی بگەنە مافەکانی خۆیان لەنێو حزبێکی سیاسیەوە ئەتوانن بە کۆمەڵێک بەرنامەی جوانەوە نەک بۆ جوانکردنی حزبەکە بێنە مەیدان. ئەبێ ژنان لەنێو ئەو کەمپینانەی کە لەنێو حزبە سیاسیەکان هاتوونەتە مەیدان ژناتی خۆیان بسەلمێنن و هەوڵ بۆ ئەوە بدەن کە لە ڕێگای هەڵبژاردنەوە لەناو حزبێکی سیاسیەوە دەنگەکانی خۆیان زوڵالتر بکەن و بتوانن ئامانجەکانی خۆیان بپێکن. دیارە هەمومان باش دەزانین ئەگەر ژنان لەنێو حزبێکی سیاسیەوە نەتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێ ناتوانێت دەستەبەری مافەکانی خۆی بکە. بۆیە ئەتوانێت لە ڕێگای حزبێکی سیاسیەوە لە ڕێگای هەڵبژاردنێکی ئاوهاوە ئەتوانێت داوای مافەکانی خۆی بکە بەوەی کە زۆرترین ژن بچێتە پەرلەمان و لە ڕێگای خۆش دەزانن پەرلەمان کە شوێنێکی مشەرعە، شوێنی تەشریع، شوێنی دانانی یاسا و قوانینە، ئەتوانێت لە ڕێگای کۆمەڵێک یاساوە بەشدار بێەوە لە ڕێگای کۆمەڵێک یاساوە قازانج بۆ مەسەلەکان ژنان. بەڵام بۆکان خان لەم با بڵێن لە چەند ڕۆژی ڕابردۆ یاخود لە هەفتەی ڕابردۆ بینیمان لەم کەمپەینی هەڵبژاردنەدا زۆر با بڵێن هێرش کراوەتە سەر ژنان بە شێوەیەکە با بڵێن وەکو ناوزڕاندنیش، یعنی شتی کۆمەڵایەتی گرفتی کۆمەڵایەتی دروستکراوە بۆ کاندیدە ژنەکان لەسەر ئەمەیان ئەڵێ چی ئایا ئەمە وا لە ژنەکانەکە کە بکشێنەوەیان نا؟ وڵای هیوادارم هیچ ژنێک نەکشێتەوە لەبەرەوەی ئەوە خۆتان نەزانن هیوادارم نەبێتە فەرهەنگێک لایەنە سیاسیەکان بۆ ململانەی خۆیان پەنا بنە بەرزڕاندن و شێواندنی ژنەکان. ئێمە بۆ خۆمان لە سەرەتای بانگەشەکەەوە زۆرترین وێنەمان دڕەندرا، زۆرترین وێنەمان شێوێندرا، بەڵام ئەمە سوورترمانەکە لەسەر مەسەلەکە وامان لێ کە زیاتر پابند بین لەسەرەوەی کە لە ڕێگای ئەم هەڵبژاردنەوە خۆمان بینن مەیدان و خۆمان داوای مافەکانی خۆمان بکەین. دیارە بە هەموو ئەو لایەنانە ئەڵێم کە هەوڵی شێواندنی ژنە کاندیدەکان ئەکەن کە ئێوە چاوتان بە دیموکراسیەت هەڵنایە، چاوتان بە دروستکردنی کۆمەلگایەکی مەدەنی و دیموکراسی هەڵنایە، بۆیە پەنا بنە بەر ئەو جۆرەکانە. بۆکان خان ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ ئەمە ململانی لایەنە سیاسیەکانە یاخود ئەمە مەسلەیەکی کۆمەڵایەتی و کۆمەلگای کوردی هێشتا نەگەیشتۆتە ئەو ئاستەی چۆنەڵی بتوانێت ئەم ژنانە ببینێت کەوا سەرکەوتووە بن یاخود بەرەو پێش من لە هەردوو ڕۆ ئەیبینم هەم ململانەی حزبەکانە لەنەوە خۆیان بۆی لە ڕێگای کاندیدە ژنەکانەوە چێبڕچەی هەڵبژاردنەکە گورتتر بکەن و بە جۆشتری بکەن و هەم مەسلەی کۆمەڵایەتی وەکو سەرەتاوەتم کۆمەلگای ئەمە کۆمەلگایکی پیاو سالاریە چاوی بۆ هەڵایە کە ژنێک ببێتە کاندید و ژنێک لە پەرلەمانەوە داوای مافەکانی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە. بەڵام وەکوتم دەبێ کاندیدە ژنەکان ئەمە نەبێتە ڕێگر لە بەردەمیان کە لە مەوزوعانە بکشێنەوە لەبەرەوەی ئێمە بۆ خۆمان لە کۆمەلگایەکین کە هەمیشە زوڵمان لێکراوە، کە هەمیشە مافەکانمان خوێنراوە و هەمیشە ڕێگر بوونە لەوەی کە ئێمە ژن بۆ خۆی بێتە پێشەوە. بۆیە ئەمانە نابێ ببێتە ڕێگر لە بەردەم کاندیدە ژنەکان، بەڵکو هەوڵ و تەقەڵای زۆرتر ئەدەین و سوورتر ئەبین و بە زۆرتر ئەبین کەوە مصر بین لەسەر ئەوەی کە ئێمە زیاتر بینە ناو ئەو مۆزوعانەوە لە ڕێگای دەنگدانەوە. باشە بۆکان خان ئەمە تەنها دژ بە کاندیدە ژنەکان کراوە یاخود دژ بە کاندیدە پیاوەکانیش هێرشی کەسێتی کراوەتە سەریان؟ پیاوەکانیش بەرامبەریان کراوە بەڵام زۆرترین بەرامبەر بە ژن کراوە. خۆشتان نزانن ئێمە کۆمەلگایەکی ناسکە و کۆمەلگایەکی حەساسە ئەتوانین لە ڕێگای وەکوڵی کە ژن شەرەفی کۆمەلگاکە لە ڕێگای ئەو مۆزوع حەساسەوە پەنا بۆ ئەو مۆزوعانە ببرێ. بۆیە کاندیدە پیاوەکانیش دیارە بەرامبەریان کراوە. بەداخەوە هیوادارم هەموو لایەنێک و بەتایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتی هەرچەندەوە ئەوەندەی من بیستمە داواکاری گشتی مافەکانی مرۆڤ دەستەی مافی مرۆڤ هاتوونەتە سەرخەت بۆ مۆزوعە
باشە ئەنجومەنی باڵای خانمان دەڵێن هەتا ئێستا هیچ سکاڵایەک با بڵێن هیچ کاندیدێکی ژن سکاڵایەکی فەرمی تۆمار نەکردووە ئەمەیان بۆشتی باشە کاندیدە ژنەکان ئەگەر با بڵێن هێرش بەو شێوەیە هێرش دەکرێتە سەر کەسێتیان بۆچی ناچن با بڵێن سکاڵا تۆمار بکەن ئەویان وەڵا نازانم ئەبێ کاندیدە ژنەکان ئەوانەی کە بڵێن ئەو هێرشیان کراوەتە سەر دەبێ ئەوە خۆیان وەڵامیان بۆ هەبێ بەڵام ناکرێ ئێمە لە بەرامبەر ئەم هێرشانە بەرامبەر ئەو نازڕانانە بێدەنگ بین بەڕاستی لە کاتێکا بەرامبەرمان ئەکرێ ئەبێ هەستین بەرامبەر ئەو کارە وا بکەین کە ئەمە نەخرێتە ناو فەرهەنگی سیاسی ئەم کۆمەلگایە نەبێتە دابوونەری تێکە لە هەڵبژارنەکانی تری داهاتوش ئەمە زەق بێتەوە و ئیتر خەڵک چاوەڕێ ئەوە بکە کە کام کاندیدی ژن ڤیدیۆی دەرەچێت یا ڕسمی زیاتری دەرەچێت بۆیە بێ کاندیدەکان ئەوانەی کە بەرامبەریان کراوە بەڕاستی بە توندی من وەکو کاندیدێکی ژن بۆ خۆم بە توندی ئیدانی ئەو کارە ئەەکەم و هیوادارم نەبێتە فەرهەنگێک لە ناو کۆمەلگاکەمان برێوی زیاتر بدرێ و وەکوتی شم داواکاری گشتی هاتۆتە سەرخەت ئەنجومەنی باڵای خانمان هاتوونەتە سەرخەت هەموو ئیدانی ئەو کارانە ئەکەن و هیوادارم کاندیدە ژنەکان ئەم کارانە تەسیریان لێ نەکە وایە لێ نەکە کە ساردیان کاتەوە هەرچەندە ماوە زۆربەی ئەوەی کە کراوە زیاتر کارە شخصیەکانە یعنی ئەوەندەی ئاگاداری نییە چە لە کاندیدەکان زیاتر مەسەرەکە شخصی بووە بەڵام بەداخەوە ئەوە کرایە ئەوەی کە باشە تۆ پێت وایە وەکو ژنێک تۆ پێت وایە ئەم هێرشە تاکە کەسیانە کە ئەکرێتە سەر کەسێک کار بکاتە سەر دەنگدەران والله هیچ زیاتر ئەمێنێتەوە سەر وعی مجتەمەعەکەی خۆمان سەر هوشیاری کۆمەلگاکەمان ئەگەر هەرچەندە دڵنیان یعنی ئەمە بەرەو کۆمەلگایەکی مەدەنی ئەڕۆین هەمومان ئاواتە خوازی ئەوەین کە کۆمەلگایەکی دیموکراس کۆمەلگایەکی فرە حزبی فرەنەتەوەی هەمومان کار بۆ ئەواکەین بەرنامەی حزبەکانمان هەمووی بانگەشەیە بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی مەدەنی دروستکەین بانگەشەیە بۆی کە کۆمەلگایەکی دیموکراسی دروستکەین بانگەشەیە بۆ ئەوی هەموو لایەنەکان بەشداری لە سیاست و دەسەڵات بکەین کە دوجار بە خزمەتی کۆمەلگاکەمان ئەشکێتەوە ئەوەی کە تەسیرەکاتە سەری ئەوە ڕەنگە بۆ ئەوانە زیاتر با بڵێن تەسیریان لێ بکە کە بۆ خۆیان چاویان بە ژن هەڵایە چیان بەوە هەڵایە کە ژن بەشداری لە پرۆسی دیموکراسی ئەم وڵاتە بکە پێم وانییە یعنی کاریگەرێکی ئەو تۆی هەبێت بەڵێ بۆکان حەسەن کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک زۆر سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە زۆر سوپاس